چیرۆکی دوو برادر کە چەندین ساڵە هاوڕێی یەکن. ئەوەندەیەکیان خۆش دەویست کەسیان لەو باوەڕەدا نەبوون کە ڕۆژێک لە ڕۆژان هاوڕێیەتیان تێک بچێت، بەڵام قەرزاری بەرەو چارەنووسێکی خراپی بردن. ئاراس جان بە قوربانت بم برای من ئەو پارەیەم دۆ براکەم وەڵڵا پارەکەتە دەمەوە وتومای خۆم وەڵڵا نایخۆم بەس کاتم پێ بدە تاوەکو کویەکەمەوە بۆت. برا ئاراسی برا ئەتۆ 6 مانگا و ڕستبەی بە من دەکەی ئەو مانگە نامانجی دابێ ئێبرام دە وەڵام نیش پێویستمە. ئەزانم برام پێویستە بەڵام خۆت ئەزان ئێستا لە ئێستا ئیشێکم نییە تاوەکو پارەکەت بۆ کۆکەمەوە دلێر. ئاراس ئێستا ئەمن دوو دەفتەرم داتوو لە بۆ مودەیەک مانجی نەبوو. برام خۆت ئەزانی دوو دەفتەرەکەم بۆچی بوو لە ئیشی خراپ بەکارمێنە نا چون ویستم بزنسێ بکەم هەنێ شتومەکەم پێی کڕی. ئەرێ ئاراز ئەم حەقم چێ کاکە ئەم پارەم بە قەردایی یا ڕەبی لە قماری دەدۆڕان زەرت کردێ بە من چێ پارەکەم بدەوە و تەواو کاکە پێویستم پێ نەبی لێت داوا ناکەم بڕوات هەبی. برام ئێمە نەمانوت برای خوێنین باشە برای خوێنین بەسە بێ یارمەتیم دەی کاکە برای خوێنینە سەر چاوم بەزەمنەوە 6 مانگە لەسەرت ڕاوەستایمە ئەخریانیەوە برادایەتی و برایەتی و پیاوەتیمان کاو هاوە ئاراز بەنی من برام من لە تۆم ڕابینی بۆی هاتمە لای تۆ داوام لێت کرد بۆ نەچمە لای کەسێکی بێگانە. ئاراس ئەتو بە خۆت نەدیت بە چ دەردە سەرێک لۆم پێیا کردی نەتزانی کو لۆم پێیا کردی بە خۆت لەگەنم نەبووی یعنی وەزعەکەشم وان هەبوو بەس گوتم برادرە تووشی مووقیف بووە یعنی بەجددی ئیستیقلالی من مەکە ئاراس بزانە لە کوێی پێیا دەکەی پێیایکە. برام پێی دەکەم بەس کاتم پێ بدە یەک مۆڵەتێکم پێ بدە بلێ بۆ ئەو کاتە هەوڵەدەم بۆت پێیاکەم. مۆڵەت پێ دەدەم آخر مۆڵەتە بزانە لە خۆت پارەی لە کوێ پێیا دەکەی لە بابت وەرگرە ها بابت لەسەر پارەی دەنووی لەوی وەرگرەوە تەواو هەفتەی دابێ ئەو ڕوو جومعی دابێ دەمەوێتەوە ئەو وەختانە تەواو باشە برادە دەمەوە باش ئارازە خر ساحێبادی خۆت بێعیبە تەواو برام وعد بێ تەواو دەمەوە وەڵڵا وعد تەواو وعد کاکام خۆحافظ وعد لەگەڵ ئاراز ساحێبادی خۆت بێ ها برام بڕوا بکە پارەکەت دەدەمەوە تەواو. هەیان ئابرام تووشی گەورەترین مشکلا بە من لەسەر چی دیسان؟ دیسان دلێر ئەوی دلێر چی وت قسەت لەگەڵا کرد؟ ئەمڕۆ چاوم بێکەوتە دووبارە چکە ئەمڕۆ ئاخر موعید بووکە وعدم پێدا بوو زۆر لێ پاڕامەوە زۆر ئەنجاوە هەفتەیەکی داوا پێم وتێ تا هەفتەیەترە بێ پارەم بۆ هەرگەی. براکەم نە ئەوایە تۆ ئەو ئیشت کردایە خوشکم چی بکەم منیش بۆ تیجارەتم بۆ گەم خەڵکەوتم با ئیشێ بکەم هەروتان ئیش ناکە ئەوە کردن و زەرەرم کرد. ئەی چی بکەین؟ نازانم هەلێکم بۆ بدۆزەوە. قسە لەگەڵ باوکماکەم. باوکم؟ باوکم بەخۆم جارە حاشام لێگەڵ دەریش مەگا لە ماڵەوە. نا من قسەی لەگەڵاکەم من لێ پاڕێمەوە بەڵام یارمەتیت بە ئەبێ قەناعەتکە قەنەعەتەکە وەربا بچن قسەی لەگەڵا بکەین. یەک دوو سێ پێنج شەش حەوت هەشت نۆ دە. باوکەی گیان گیانی بابەی ڕۆحی بابەی جەرجی بابەی باوکە پارەشە هەیە قسەی زیاد مەکە چت هەیە و بیڵێ و بڕۆ چەند ڕقم لێت دەبتەوە. باوکە وای پێ مەڵێ وای پێ نەڵێم کچم حەیا و ئابڕووی بردم ئەوڕۆ لە بازار دەڕۆیشتم کابرایەک هاواری دەکرد حاجی نامێق هەوڕمدایەوە ئەرێ کوڕەکەت پارەکەی دایەوە ماڵەدا ئاوا بێ هەموو هەولێر تێگەیشتە کوڕەکەی من قەردارە ئای چت لە من کرد دەی بزانم چت دەبێ. باوکەی گیان جانە ئەویش ئیشی کرد؟ بەڵێ ئێمە وتمان ئیش ناکەی هەستا ئیشی کرد لە بەرەوەی خەڵکو و ئێمە پێی نەڵێن کە ئیش ناکەی دوایی زەرەری کرد. بابە گوتی بڕۆ سەری خۆل لە قورە ڕاکە لە تووشی ئاشابینە بابەیان پێی گوت کوڕی من هەر لە شارەکەی خۆت دوکانت لە بۆ دادەنێم وەڵا بابا ئەمن دەمەوێت زوو دەوڵەمەند بم هەتا سەری خۆل لە قوڕێنا کوڕای من نەرێ وەڵڵا لۆت کرد بابێ من ئێستا بزانم چتان دەوێ دەی. باوکەی گیان لەبەر ئەو نا لەبەر من پارەکەی بۆ بەرەوە. ئایا منە نەمێنێ ئەتوو چی کتێ ئەتوو چی گوێ بگرە کوڕم ئەوە خەریکە ئابڕۆمان دەچێ بە خۆت دەچی ئەو پارە پیا دەکەی چۆن ئیشەکەت پرس بە من نەکردی و ئاواش دەچی پارەکە پیا دەکەی و دەدێ درێرۆچ تێگەیشتێت و 100 جار پێم گوت
کوڕم خۆ نابی هەمومان دەوڵەمەند بین دەبی یەکێک حلاق بی دەبی یەکێک مامۆستا بی یەک دوکاندار بی ئەو دەبێت و هەمومان دەوڵەمەند بی و تۆ ئاغا و من ئاغا چێڕایەخمان لۆ ڕاغا هەرچەدە تێژ ناگە یعنی چ بەڵام لەبەر چاوە بەزربەندەی دەی هەی ئەمەدە نەمینە چەند ناشرن دەفڵە لێشیان تێکدام با دەست پێ بکەم 1 2 3 4 5 6 براکەم والله خوشم شەربەت و بسکیتم بۆ هێنایی نەڵێ ناخۆمە بێ بیخۆی بڕابکە خوشکم هیچ پێم ناخرێ تۆ ئاگات لە خۆتە کە ئەم ماوەیە خواردنیش وەکو جاران نەماوە هیچ بکەم دڵم نایبە هەیان و ئاراس زۆریان بیر کردەوە کە چۆن ئەو قرزە بۆ دلێر بگەڕێنێتەوە. ئەی چی بکەین؟ چارەسەرێکم لایەتر نازانم ئەبێ سەر بگرێ بێڵە بزانم چییە؟ ئەچم بۆ لای مامۆ خاڵەکان ئەو فکرێکی زۆر باشە ئەلحەمدوللا ئەوان وەزعی مادیشان زۆر باشە دڵنیام کە یارمەتی تێن بەس خوشکم نازانم ئەبێ باوکم تووڕە نەبێ اینجا بۆ تووڕابێ ئەو کە خۆی یارمەتیت نادا پێویست ناکە حەقیە بێ بە سێریشتەوە کە لەکوێ پێیاکەیت و لەکوێ ئەهێنیت ڕاستەکە دەمادەم با بڕۆم بۆ لایەن باشترە ئەی شەربەتەکە ناخۆن بە بڕۆ خوایە یارمەتیم برایەم بە زۆر گەڕا چوو بۆ لای زۆربەی خزمەکانی لە مام لە خاڵ بەڵام بێسوود بوو کەس یارمەتی نەدا ئەمڕۆ هەینیە دوا ڕۆژی وەرگرتنەوەی قەرزەکەیە